مدەتی دەستنوێژێکە ئەو توانیوێتی یەک وەرەقە لە قورئانەکە بنووسێتەوە ئیتر هون بۆ لە مزگەوتەکەیان نەماوە. ئێستا لە گوندی ساگوێزم لێرە پێشانگایەکی تایبەت بۆ دەستخەتە مێژوویەکان کراوەتەوانێ کە دەستخەتی زۆر کۆنی تایە. ئەوەی کە جیاوازە لێرە قورئانێکە لێرە کە بە دەستخەتی مامۆستایەک نووسراوەت و سێنەوەی پارێزراوە چیرۆکێکی جیاوازی لە پشتەوەیە با من چیرۆکەکە لەگەڵ مامۆستا عەبدوڵڵایە بۆیەوە بگوازمەوە مامۆستا سڵاو لێبێ چیرۆکی ئەو لاپەڕەی قورئانم بۆ باس بکە کە جیاوازە و چیرۆکێکی لە کوردی خی گەورە سەلامەتێکە ئەمە ئەو وەرەقەیە کە جیاوازە لەم قورئانەدا کە وا باسەکرێت لەو کاتەیە میوانێکی خەیرە هاتووە میوانە خەیرەکەش مامۆستاسەوە دەستنوێژێ تاسەکاتەوە نووسەرەکەی کە مامۆستا شێخ محەممەد بۆ لەو کاتێک کە لە مدەتی دەستنوێژێکە ئەو توانیوێتی یەک وەرەقە لە قورئانەکە بنووسێتەوە ئیتر هون بۆ لە مزگەوتەکەیان نەماوە ئەویشکەوە بوا بۆمان وەسف کراوە بۆ نووسینانەی ماوەتەوە قژێکی درێژی جوانیە بۆ قژێکی بڵێن ڕەشی هەبووە ڕیشێکی کورتی جوانی هەبووە هاتووە مامۆستا بە خێراتنی کردو وەرەقەی لێ نووسیوەتەوە کە لەو هاتووە دەستپێکە قل لن ينفعكم الفرار إن فررتم من الموت والقتل ئەمە چیرۆکێکی ئەفسانەش نییە ئەمە شتێکی واقعی دوای ئەم مامۆستایە وتێتی ئەمە فریشتەیەکە لەلایەنی خوای پەروەردگارەوە لە مدەتێکی یەک دەستنوێژە یەک وەرەقەیەم دیادی جوانتر لەو دەستخەتی ئەو جیاواز بووە لە دەستخەتی مامۆستاکە نووسیت ئەمە دەسوخەتی مامۆستایە کە هەموو قورئانەکەی ئەم وەرەقە زۆر جیاواز و جوانترە ئەو وەرەقە جوانترە باڵێ ئەو ساڵی چەند بوو لە مزگەوتەیە بووە سەر و 200 ساڵە بەداخۆ لە کاتی تاسەکردنەوەیە وەرەقەکە بڕاوە مامۆستا وەکو ڕێخەری ئەم پێشانگایە کۆنترین دەستخەتی مێژووی چەند ساڵە 380 ساڵە سەر و 6 قورئان لەم دەیان نووسراوەتوانێت دوو کەس 6یان نووسیوەتەوە یەکی سیسی دوانیان عەبدوڵڵای کوڕی شێخ یوسفی سیاگوێزی محەممەدی کوڕی شێخ عەبدوڵڵای کوڕی شێخ یوسفی سیاگوێزی ئەوە چیرۆکی ئەو قورئانەیە کە بە جیاواز نووسراوەتەوە ئەڵبەتە لێرە لە پێشانگاکەوەی کە خۆم سێرم کردووە دەستخەتی مێژوویەکان تەنها ئاینی نییە بەڵکو هەر مێژووی کوردستانیشی تێدایە لە سەردەمی عوسمانیەکانەوە لە کاتی گرانیەکانەوە.